ڕۆژانە لەسەر زاری بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە و فەرماندەکانیانەوە باس لەوە دەکرێت کە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ نزیک بۆتەوە، بەڵام ئەم جارەیان جیاواز لە سەرکردەکانی عێراق و هەرێمی کوردستان. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەڵێت کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ نزیک بۆتەوە. ئەسین نوجێفی فەرماندەی حەشجی وەتەنی سوننەکان ڕایگەیاند لە ئۆپراسیۆنەکانی دژی چەکدارانی داعشدا پێشمەرگە و سوپای تورکیا هاوکاریان کردوون و هاوکاری و هەماهەنگەکانیش لە ئاستێکی باشدا بوون. نوجێفی گومانی خۆی نیشاندا کە حەشجی شەعبی بەشداری لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا بکات. تم التخطيط العملية من قبل قيادة الحشد الوطني. پلان داڕێژرا لەلایەن فەرماندەکانی حەشدی وەتەنی و بە هەمانگی لەگەڵ هێزی پێشمەرگە و هێزی هاوپەیمانان و هێزی تورکی. هێزە هاوپەیمانەکان لە ئاسمان و چەکی دوورهاوێش پشتیوانی دەکردین. هێزی پێشمەرگە و هێزی تورکیا کاریگەری بە هێزیان هەبوو. فەرماندەی حەشجی وەتەنی سوننە دەڵێت لەگەڵ وەزارەتی پێشمەرگەدا پەیوەندی و هەماهەنگی باشیان هەیە. جێگیری سەرۆکی هەیئەی ئەرکان لە وەزارەتی پێشمەرگەش دەڵێت لەسەر داوای ئەمریکا هاوکاری حەشجی وەتەنیان کردووە. يعني خوي حجي وطني اسالنا شكاهن وتحالف اقدار لبولي حجي وطني واروها تحالف يرمتي حجي وطنيه وهاتشاتك بيان هذي كاش بجاري بك هر عملتك وهر يرمتي دانك مش يعني اكو امجاره بس تنها بيزي كاش مكا هذي باطش بو هنا هذي شي احتياط بو فقط. بەرپرسانی حەشجی وەتەنی دەڵێن زیانی زۆریان بە چەکدارانی داعش گەیاندووە و ڕێککەوتن و هەماهەنگی کردنیشیان لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق و هێزی پێشمەرگەدا هەیە. ماوەی زیاتر لە ساڵێکە حەشجی وەتەنی سوننە لە سنووری محوەری باشیک و ناوەران و مەخمور جێگیر کراون لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵیشەوە. نزیکەی 20 چەکداریان لێ کوژراوە و کە یەکێکیان سەرۆک هۆز بوو. ڕێبوار کاکەی یانارتی هەولێر.